بە تۆمەتی دانانی پلانی تیرۆریستی ماوەی ساڵێکە سێ عەرەبی عێراقی لە زینداندا لێکۆڵینەوەیان لێ دەکرێت و ئێستا داواکاری گشتی دەوێت بە تۆمەتی ئەندامەتی لە ڕێکخراوێکی تیرۆریستی و دانانی پلانی تەقینەوە بیان باتە بەردەم دادگا. لە مانگی ئازاری 2014دا پۆلیسی فیدراڵی سویسری سێ هاوڵاتی عێراقی لە شاری شافهاوزن دەستگیر دەکات. ئەو سێ کەسە عێراقیە بەڕەگەز عەرەبی کەرکووکن و دوانیان خاوەنی مافی پەنابەرین و سێمیان پێش دەستگیرکردنی بە ماوەیەکی کەم لە سووریاوە گەشتۆتە سویسرا. ئەو تۆمەتانەی ڕوبەڕووی ئەو سێ عێراقیە کراوەتەوە دانانی پلانی تەقینەوە بووە لە ئەڵمانیا. بەپێی ئەو بەڵگانی دەست پۆلیسی فیدراڵی کەوتووە ئەو سێ کەسە سێ شوێنیان لە ئەڵمانیا بە ئامانجگرتووە تەقینەوەی تێدا بکەن. ئەوانیش هەریەکە لە کۆشکی بەلڤی و جێی نیشتەجێبوونی یواغێم گاوکی سەرۆکی ئەڵمانیا و کۆمپانیای دەرمانسازی بایر و نەخۆشخانەیەکی سوپای ئەڵمانیە لە بەرلین. داواکاری گشتی سویسری لە پاڵ تۆمەتی پلانی تەقینەوەشدا تۆمەتی ئەندامەتی ڕێکخراوی داعشی داوەتە پاڵ ئەو سێ عەرەبە عێراقیە. ئوسامە محەممەدی 29 ساڵ تۆمەتباری سەرەکی دۆسیەکە پێش دەستگیرکردنی لە ڕێی سکایپ و فەیسبووکەوە لە پەیوەندی بەردەوامدا بووە لەگەڵ ئەبوو عەقابی موهاجیر یەکێک لە سەرکردەکانی داعش لە سووریا. سەبارەت بە دۆسیەکە نەداواکاری گشتی و نەپارێزەری تۆمەتبارەکان و نەخاناوادەکانیان لەبەر هەستیاری دۆسیەکە نایەنەوێت لێدوان بدەن. تەنها داواکاری گشتی نەبێت ڕایگەیان لە سەرەتای هاویندا سکاڵا لەسەر ئەو سێ عێراقیە بۆ بەردەم دادگای باڵای تاوانەکان بەرز دەکاتەوە. ئەگەر بێت و ئەو تۆمەتانە بەسەر ئەو سێ عێراقیەدا لە بەردەم دادگادا ساغ بکرێتەوە، ئەوە دەبێتە یەکەم پلانی داعش بۆ ئەنجامدانی تەقینەوە لە قاڕی ئەوروپادا. کاروان محەممەد NRT بازڵ سویسرا.